زوو هاتمەوە باش دۆزە و سەرۆقژە و چاکردایەوە چییە؟ ئەم هەفتەیە چم بۆ سین شەڵی یەکەمەوە هەر لەبەر خاتری تۆ خۆ دووجە لە ئێرە شەڵم کرد بەس لەسەر حدود گوتیانم سفریان کردتر ئەوەی لێ هەر نهاتەوە هەرمەیکە باشترە دەدەی ڕۆمانسیانە شتێکم بەرێ شعرێکم بۆ نووسیوی بەڵام چه شعرێ شعرەکە و ناوی چییە؟ شعرەکەم بە ناوی ئێستا وەختی دەرگایە ئێستا وەختی دەرگایە چ کەربا بێت لەم وەختیانە دەرگایە سێوەکە قاژنەکەی ئەلعانیەمەوە یەکدا کاکێکیان ماشی بەخێر ببرا قوربانم بۆ پارەی مۆلی داهاتم کاکێکە مۆدێ چی کورە پارەی چەند مانگە نەتانناوە چەنە 250,000 250,000 ئەرە وەڵام جا خۆ سەیب خەبە سەر مۆلدیەکە کاک ئێستا بۆ مێنیان نا 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 دقیقە ئێستا وەتی باشە کاکێکە نەیتە ژوورۆ نا شەهابگیانەوە چییە؟ ئەرێ بۆ لە خۆتەوە هەڵەسی باەکی گوێ لە دەنگە نەبێ دەدانیشە ئەچ بۆ پارێمی ئێمە دانیشە باش بەدانیشە ئای کاک دەست خۆش کاک سەر چاوم وەختی پارەی مۆلیدەیە باشەوە هەراوفەرتەنێ پارەی مۆلی دەبوو ئاخر ئەوە تۆ سێ مانگە پارەی مۆلدە نەیاوە قەینەکە تۆ بوو تێمە ئەمڕۆ هاتووی خر کەشفە بین معقولە شەهابی بەزاز لە شوقەیەکە ئەمڕۆ یەکەم ڕۆژی بێت نابێشتیوە دەی باشە قەینەکە سێوەکە دەدەی قاشی کە تو خووە ئەزان سێو لای من چییە چییە؟ توفاحە ئەپڵە ئەی بەڕاست توویست شعرێکم بۆ بخێنی شعر بۆ بخوێنمەوە ڕێگەبی بە قەترێ ئەو عینەن مۆم ئەتوێتەوە دەی پێم بڵێ مهم ناوەکەی بەڕاست ناوەکەی چی بوو؟ شعرەکەم بە ناوی ئەوە چییە ئەمڕۆ یاعی نان ئیسراحەتکەین نابێت شەهابی بەزاز تۆزێک دانیشێت بە ئیسراحەتی خۆی یەک دەقەم پێچە سێوەکە لەت نەکەیت ڕەمزی لە ماڵە؟ نەوەڵا لە ماڵ نییە ئەی جەنابەت چێکەی لێرە؟ من میوانی ڕەمزی میوان بە چاکەت و بیجامەوە؟ ئەقەب لەم تەواو جامان و خەڵکی ئیسراحەت دەکەوە من قەسابم کاکە پارەم لای ڕەمزیە ئەجا من حەقم چێ بەسەرەوە ڕۆحەکەم چی؟ چۆن حەقە نییە بەسەرەوە؟ پارەم لای ڕەمزیە کاکە من باشە تۆ دەنگ بەرز مەکەرەوە چاوە ڕاستەکەم پارەی چی ئاخر پارەی قەسابیە گۆشتی بردووە بای 190,000 گۆشتی بردووە خۆ من نەمخواردۆ ڕۆحەکەم من بۆ پارەکەی بەم چۆن پارەکەی نادەی؟ ئەی ڕەمزی لەکوێیە؟ لە بازارم و سوزارم من میوانی بازار بەقورعان هەشیاب ناکەی لە تو چۆنە بچۆشوەوانی چۆن ناچمە شو؟ احترامی خۆ بگرە ها احترام چییە؟ بەوە مەزانە ئەوە حەجم ئاوە هەیە بەخوایە کە لە لێم تەختی عەزەکە دەکەم گوێ بگرە من قەسابم ڕۆژی 1000 کەڵەگاوە کوتە قەوڵەکەم لێگەشتە پارەم بەرەوە باشە چەند بوو پارەکە 190 دەی ها ئەوە 200 200ەوە با 10,000 بەمەوە کاکە تۆ هاوار مەکە مەکە ژێرە بابوو دەمە گەردنە ئازابە کاکە نامێ برا نامەوێت دە باشە دەی دەبڕ بۆ حەبیز بێ دەنگەکەی ڕێک لەگەڵ حەجمەکەی هەجیاوازە تو خۆ ئەمە ڕاستە چی بوو ئەو هەرایە؟ قەسابێکە هاتووەڵە من بای 200,000 گۆشتم هێناوە بۆ ئەم ماڵە پارەکەی مەوێ منی ژیامێ ڕۆژ ێ بوو تێ ئەمڕۆ هاتووی یە کەشفە بین کەشفە بین سێوەکە جا سێوەکە بخوێنم یا شیعرەکە بخۆیت هێنی شیعرەکە با شیعرەکە بۆ بڵێم دێڵە شعرەکە شعرەکەم بە ناوی وەختی تەلەفۆنە ئەخی وەخت و ناوەخت ئەم خەڵکە زۆر بێت چییە؟ جواب نایەمەوە بوو شعرەکە و بۆڵێم چ شعرێک شعرەکەم بە ناوی واز نایەنێ قسەنێک ئەلۆ شەهاب چۆنی؟ باشم تۆ چۆنی ئەڵم نەگەیشتی؟ ئەرێ بەڕێوەم جارێ ئەرێوە هەستەکەم نازانم کشوماتە دەنگی شتێ نایە ئەرێ ژنەکە خۆ من لە بازار نیم دەنگە دەنگ بێت منەوەتام لە سیارەیە بە ناموسم لە 5 کەس چواریان خەوتو بە سایەخکەشەوە ساکەوتی تۆزە خەومی تۆ وەرە لێ خۆڕی حالە من سیاقە دەکەم کە گەشتم شوێنی خۆم بۆ دەکەم بەس مەیکەرەوە با جەماعەتی حازر من دەیخوا لەگەڵ
ئەو شعرە بۆ نەخوێنمەوە من دڵم ئیسراحەت ناکات. دیاڵە بۆم بڵێ. شعرەکەم بە ناوی لسه وەختی دەرگایە ئاخر وەختی دەرگایە ئەو سێوە قاژ نەکەی ئاسێمەوە. كاكا باشا شوي سەرچاوەکەم بە شوێ بێ. بيا خلاص فاصل عزيزتي شوي والله هاتم بو باري او تلفزيون تەلەڤیزیۆنی چی برا؟ اوي كان رمزي بلديتي ئەجا ڕەمزی بلوت من نەقم سێ شلون حطيت شي بس لو كاكا من هاتو ولا تو بارك بيت ئەی کاکە خۆ من نەمبردووە براکەم. يا امانيتي يانا چەندە پارەکەی؟ سي صار هذا وەڵا یەک دینار لە. اخي يك دينا مية هاتو ما بارك كاش بيت ئاخە من هاتم چێ بەسەر کاکە من بۆ پارەی تەلەڤیزیۆنە كاكا اسا بارك ميتي يانا نەخێر ناگی. يعني هل ناي لا والله. خوا عقيلينا شوار طالبيه دواني بو بيوم او جا دەوڵ دوارم دێکەرم ڕوو حافظ. والله لي كم هوش آخر نايم. اخر نايم 100 يعني نايم ناخذ خوا نايم. عقيلي شي دراسانيه اها راك حيونا مستمر شنو دقابه تتراوز يا صعبة نايم كا؟ ديرا دي كاش ولا ديرا وتتنا؟ سي صازه يقدر يسموه تاني. ديرا كزني ها. باشا دخيران نيت جمو. لا حول ولا قوه الا بالله جي مع اخوان اوش بس من غير ايه او ما ضل دبر. سورة دبرا. والله. تعليق قشي من لي كاتو. دیسان چی بوو؟ ئەوە ڕاستە ئەم ماڵە تەلەڤیزیۆنە هێناوە بە قەرز ئەبێ من پارەکەی بەم. چی بکەم؟ یا مێوتم با بڕوە. هەر پەشیمانم کە هاتم بۆ ئێرە. توخوا پەشیمان مەبەرەوە تخوا و جەوە ڕۆمانسیم لێ مەکە بە شین و شەپۆڕ. با شێعرەکە بۆ بڵێم. دێ باشە شعرێکەمە بڵێ. شعرەکەم بە ناوی خوایە ئاخ ئەرێ ئاخ. فەرمو کاکە تۆ بۆ چیادوی؟ کاکە باشی سەرچاو. من جیرانتانم ئێستا چاو خۆشحاڵم. کاک ڕەمز لە مارە نەوەڵا لە ماڵ نییە. پارەی ئاوم لۆداینە ئەجا بۆیە جا من ناخەم سەرەوە. ئێ کاک ڕەمزیم خۆش دەوێت لەبەر هەندێک پارەی ئاوم لۆدایە عادی چەند بزانم. ڕۆشایکە عادی 100 ملیۆن. کاکە 100,000 گیان 100,000 وەڵا نایە. چۆن نایدێ نایەم و ئا. وڵا ئێستا چم حکومەت لێ ئاگادار دەکەمەوە دقيقة يك دقيقة بحب دقيقة دقيقة هون بو أربعة أنا يك دقيقة صاقة ديني فهم قدر قبول مجا يبينك. هاني هرو صيش بيا معه دبرة زیاد دبرة دي عمل النميني آوها يك دو صوب هنجاين بيا معه يك دو صوب هنجا دو صوب هنجا يك دو صوب نما هم يشكم تيكتو عصابم تيكتو معقولة باري شش دانا من أو قرزارة هرچیم پێ بوو یامێ بەسەری تۆ پارەی ئەوم پێما و 250 پارەی دەبێ ئەو ناکە. چی بکەین؟ چی بکەین؟ ڕێک ڕاکە جانتاکە و کۆکەرەوە ئەو بە موقەتەن غەڵەت تێنەگەی ئەوە بۆ ماڵی باو کرد. باشە بەس ئێستاش نەمزانین شارێکەوە بەناوی چیەوە بوو. شعرەکە بە ناوی ئەوە بوو کە ڕووی بابی خۆم ڕەش بێ کەژنی دووەم هێنا خۆشە شعرەکە؟ ئەو جەوە ڕۆمانسیە؟ حەلم لایە؟ ئەی چۆن جەوی ڕۆمانسی چیە؟ ئەها باشە دەبڕ دێ دە پێشم کەوە.